ئەوەی کە ئێستا لە باشووری کوردستانە ڕوو ئەدەوە ئەو دۆخی کە ئێستا ژنتیاتی بەڕاستی جینۆسایدێکە کە بەرامبەر بە خودی تاک و بەتایبەتی ژن بەڕێوەچێ و مەرگە ساتێکە کە تیایدا ئێمە ژن ڕۆژانە پێشتر بە هەواڵێک ڕادەچەڵەکەین، بەڵام ئێستا ڕۆژانە لە یەک ڕۆژە بە چەندین هەواڵی مەرگەساتی ڕادەچڵەکێ. ئەمە زەنگێکی ترسناک بوو کە ئێمە پێشتر من هەر لە ڕێگەی بەرنمەکانی بەڕێستان و بەرنامەی تیڤەکانی دیکەوە و ڕێکخراوەکەشمان بە هەمان شێوە کاری بۆ ئەکرد و دەنگمان بەس کردەوە بۆ ئەوەی کەوا ئاستی ژن ئەوەی کە نەمڕۆ ئەگوزارێ نەگاتەم ئاستا، بەڵام بەداخەوە وەکو پێویست نەهاتمە ناو بابەتەکەەوە و ناتوانین ڕێگری بکەن هەتا گەشتە ئەوەی کەوا دۆخێکی وها خۆقاوە کە تیایدا حاڵەتێکی دەرونی وای لەسەر چاک دروست کردووە کە چاکی باشوور بە هەردوو ڕێگەزەوە دووچاری حاڵەتێک هاتووە کە کۆنتڕۆڵکردنی لایەنە دەرونیەکان و هەروە کۆنتڕۆڵکردنی نەوەکانی ڕۆڵەکانی خۆی تێدا بە ئاستەنگ بەرجەستە دەکات. لە سەرور هەموویەوە کە ئێمە ڕۆژانە کە بەرکەوتەمان ئەبێت و وەگلەیمان کە زۆر هێلەی بریتێ لەو سیستەمی حکوڕانی کە لە باشوورە هەیە بەداخەوە، چونکە سیستەم لە ئاستی هەرمەکایە و پێویستە هەموو چاکسازی و ڕێخستنیی ناو کۆمەلگا لەوە دابەزێتە خوارە. بەڵام بەداخەوە ئێمە بەهۆی هەبوونی ئەو حیزبانی لە باشووری کوردستان ئەوەندەی خزمەتیان بە تێکدانی کۆمەلگای باشوور کردو ئەوەندە خزمەتیان بە دۆستی کورد لە هیچ لایەنێکان نەکردووە. ئێمە بەداخەوە تاوکی ئێستاش لە مناسەبە سیاسیەکان و حیزبیەکانە چەک ئەفرۆشرێت، یعنی ئەفر چەک هەدیە ئەکرێ. ئەمە خۆی لە خۆی ئاماژە بچێکە ئێمە هێشتا کۆمەلگاکەمان کۆمەلگایکی چەکدارە لایانی کۆمەڵاتیمان هەیە. ئێمە ئەزانین باشوور کەوتۆتە بەردەم هوروژمێکی کرانەوەیکی گەورەی جیهانی. لە هەمان کاتا ئێمە کۆمەلگایکی ڕۆژهەڵاتی تەوازن وەرگرتن لە بینی ئەم وەرگرتنە و جێبەجێکردنی ناو کۆمەلگاکەمانە قورسە. منێکی دایک هێشتا نەگەشتومەتە ئەو ئاستەی کە ڕۆڵەکەم ئەو ئازادیە سەقەتەی کە ئەو ئێوێ لە جیهانە وەری گرتووە بێوێت جێبەجێکە، پێم قبول ناکرێت، باوکەکە پێ قبول ناکرێت، کۆمەلگاش پێ قبول ناکرێت، چونکە خۆی لە ئەساسە و ئازادی کە ئەو تاکە داوای ئەکە ئازادیەکی نەخۆشە، ئازادیەکی تەواو نییە، ئەو ئازادی نییە کە تێیدا ئینسان خودی خۆی تێ ئەدۆزرێتەوە، بە تایبەتی ژن بەرگەنوێیەکی خۆی تێ ئەدۆزرێتەوە، بەرگە ئەو بەرگەی کە چەندین ساڵە لێ سێنراوەتەوە تیا بدۆزرێتەوە. بۆیە دووچاری ئەم تونوتیژیە ڕۆژانە بە چەندین شێوە دەبینەوە، نەک بە کوشتن، ئێمە جاروای بە وتن، بە هەڵسوکەوتکردن، بە ئازاردانی وشەیەک ئێمەی ژن ڕوبەڕووی ئەم حاڵەتانە ئەبینەوە. باشوور بە دۆخێکی ئابووری زۆر نەهەموارە تێپەڕێت، ئەمەوەی کردو کە تەئسیر لە ناو خێزانەکانە بکە وەزدەر ئەنجامی هەموو ئەوانە قبول نەکردنی ئەو ژیانە و بەردەوام نەبوونی لەلایەن ئەو دوو تاکەوە وای لەکەکەوە هەڵوەشانەوە دروست بێ سەر ئەنجام ئەو تونوتیژەی لێکەوێتەوە کە ژن پیاوە کوژێەوە بە هەماشەوە پیا و ژن ئەکوژێ. یاسا کەلینێکی گەورەی دروست کردووە، یاسا تەنها بوو هەژاران هەیە و ئەوەی کە ئەمڕۆ ئەگوزارێ نەبوونی یاسایە لە ناو باشووری کوردستانە، سەروەرنەبوونی یاسایە. طبعا تونوتیژی هەردوو ڕەگەز لە هەموو کۆمەلگاکانە هەیە، لە کۆمەلگای ئەوروپیشە هەیە، بەڵام چی وای کردووە کۆمەلگایکی ئەوروپی کە تەوازن وەربگرێت ئەو لەگەڵ کۆمەلگایکی ئێمەیە بڵێن باشووری یا ڕۆژهەڵاتی ئەوەی یاسا لەوێشا ژن کوشتن هەیە، بەڵام ئەوەیە کە دەستبردن بۆ ژنێک بە بێخواست و ویستی خۆی و حتا نانەت بەخواستی خۆش بێ پێش تەمەنی 18 ساڵ مەرگەساتە. بەڵام بەداخۆ ئێمە لێرە کچەکەمان بە تەمەنی 13 ساڵی بە 14 ساڵی لەژێر هەر بابێکا بێ بەداخەوە کە من ینی گەشتومەتە ئەو قەنەعەتەی زۆر جار تۆ لەژێر هەم دێناوەوە شەریعەت بە دەست درێژی سەر ژنان ئەدرێت. دوێنێ پێرێک هەوڵبیستی ئەو مەرگەساتی ئەو ژنەبین کە تەمەنی 13 بۆ یان 14 بووە بەڕاستی بۆ بوو نەبووەوە، بەس دەزان لە تەمەنی یاسایی یان نەبووە کە زەواجی پێکراوە. ئەمە مانای ئەوەیەکەوە ئەمە دەستدرێژێکی شەرعی پێدراوە کراوەتە سەر ئەم ژنە، با لە ڕووی یاساوە ڕێگای پێدرابێ مثلا پرۆسی زەواجکە و سەرگیری بکە، کە ئەمە هێشتا نەگەشتونێتەوەی کە 13 ساڵ یا خود 14 ساڵ لە ڕووی یاساییەوە بە فەرمی ڕێگە پێدراو بێت. لە ڕووی دینیشەوە ئیدی لەژێر هەر ناوێکی دینیە و بیرڕایکی ئاینیا بێ من ڕخنەی توندم هەیە و بەرپرسە ئەو لایەنەی کە هەڵساوە بەوەی کەەوە پرۆسێکی وای ئەنجام داوە تیایدا ژنێکی تازە پێگەشتوو کە تەمەنی تازە 20 ساڵە خاوەنی 3 مناڵە و تیایدا مەرگەساتێکی بە دوای خۆیان جێشتووە کە ڕاچڵەچینێکە کە بەداخەوە باشوور هێشتا
نهاتونەتە سەر خەتی ئەوەی کەوا بکەونە سەر شەقامەکان چکە دەبوو لە دوای ئەو کاری ساتایی کە بە دوای سێوان و چەندینی وکو سێوانە هات ئەبواە ئێمەی ژنان دایم بەردەوام لەسەر شەقامەکان بووینە و دادگاکان و بنکە حیزبیەکانمان کۆنتترۆل کردایە بۆچی چونکە ئەوان بەرپرسی یەکەم بەرامبەر بەو دۆخی لە باشوورە ئەگوزارێ بەداخەوە کوشتن چی بەرامبەر مانێر بەیان مێبێ پرۆسێکی تونوتیژیە و نەهیلی ئەەکەی و لەگەڵ یانی بەڵام ئەوەی کە زیاتر قوڵبووەوە بەسەر ژنانە بۆیە ئێمە زیاتر دەنگ هەڵە بڕین لە ئاستاە چکە بەسەر ژنانە ئەمە زیاتر پەیڕەو ئەکرێ وە شەرعەت پێدرا و کراوە و ڕاگەیاندنیش ڕۆڵی هەیە تەوارخان لەم مەساتەی لە باشوورە هەیە و لەسەر و هەموو شەوە لاوازی کاری ڕێکخراوەکان و کاڵبیرکردنەوەی تاک فکری تاک نەخۆشببوونی فکری تاک لەناو کۆمەلگا وای کردو هەموو ئەوەی کە ئەمڕۆ ئەگوزارێ بێتە حاڵەتێکەوە من و تۆش تێیدا ڕەنگە لە داهاتوویکی نزیکە ڕوبەڕووی ببینەوە چکە من و تۆش تاکێکی ناو کۆمەلگای و لەسەر و هەموو شێ من و تۆشنی